خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەش دەکەین. دوجار سەرۆکایەتی هەرێمی کوردستان وادەیەکی تری دیاری کرد بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بەشێک لە هێزوو لایەنە سیاسیەکان پێشوازیان لەو وادەیە کردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسیدا باسی لەوە کردووە ئەگەرچی ئەوان لە وادەکانی تریش ئامادە بوون، بەڵام ئێستاش بە هەر شێوازێک بێ ئامادەن و پێشوازی لەو وادەیە دەکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان چ ئامادەکاریەک چ وردەکاریەک بۆ پرۆسەی هەڵبژاردن کردووە. گرنگجی ئەو هەڵبژاردنە بۆ هەرێمی کوردستان و ئەپدێتکردنەوەی دام و دەستگا یاسایی و دەستوریەکانی هەرێمی کوردستان چێت تا چەند پەیوەندی بە ژیانی خەڵکی کوردستانەوە هەیە. لە کۆبوونەوەی ئەمڕۆی مەکتەبی سیاسیدا یەکێتی نیشتیمانی کوردستان باسی چی کرد؟ هەمووانە ئەم شەو لە پانۆڕامادا بە میوانداری زۆر بەڕێز ڕزگار حاجی حەمە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە پستاوی دەستگا هەڵبژاردننی یەکێتی گفتوگۆ دەکەین. کاک ڕزگار زۆر سوپاس بۆ دەرفەتە. سوپاس مەمنونین. کاک ڕزگار ئەمڕۆ وادەی هەڵبژاردن دیاری کرا، جارێکی دیکە دەبێ بڵێیت ئەو یەکێتیش ینی مسادقەی ئەو وادەیەی کرد. ئەمە لە چیەوە هات؟ وەڵا بە دڵنیاییەوە من سوپاس بۆ بینەرانی کورسات. دیارە ئێمە دەمێکە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەکاری خۆمان بە تەواوی کردووە و ئامادەکاریمان ئامادەش بووینە بۆ هەموو هەڵبژاردنێک کە لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت، هەڵبژاردنێک بکرێت لە وادەی خۆی بۆ ئەوەی دامەزراوە مەدەنی و دامەزرا موسسە با بڵێن پەرلەمانی کوردستان و حکوومەت و ئەوانەکە بەهۆی ئەوەی کە ئێستا پەرلەمانمان نەما حکوومەتی ئیستای کوردستان حکوومەتی کاربڕێکەرە ئەوە وای کردووە کە ئێمە لە هەستیاری بارودۆخەکە و ضروریەتی گرنگی حکوومەتی هەرێم وانە کە ئێمە داوامان کردووە هەڵبژاردن لە وادەی خۆی بکرێت. بەداخەوە چەندین جار وادەی هەڵبژاردن دیاری کرا و بەڵام دواتر دواخرا بە کۆمەڵێک سیناریۆ و بابەتی جیا. ئەمڕۆژ کە وادەکە دیاری کراوە بەڕاستی مای خۆشحاڵیە کە وادەکە دیاری کرا بۆ ئەوەی هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت، چونکە ئێمە گومانمان هەبوو لەوەی کە بیانەوێت هەڵبژاردن ئەنجام دیسانیش گومانتان هەبوو؟ ئێمە گومانمان هەبوو لەبەر ئەوە ئێمە داواکاری زۆری ئێمە و کۆمەڵی لایەنی تریش کە بۆ ئەوە بوو هەڵبژاردن بکرێت، چونکە مەترسی ئەنجام نەدانی هەڵبژاردن یا دواخستنی هەڵبژاردن ڕاستەوخۆ کاریگەری هەبوو لەسەر قوارەی هەرێمی کوردستان، لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان، پەرلەمانی کوردستان ئیستا نەماوە ئەبێت لە ڕێگەی خەڵکەوە نوێنەرەکان دیاری بکرێت و هەڵبژاردننی بۆ بکرێت. ئەوە وای کرد ئێمە چۆن دەڵێ هەر وادەیەک دیاری بکرێت ئێمە مبارەکەی بکەین و بۆ ئەوەی بەڕاستی و هەڵبژاردنەکان ئەنجام بدرێت. بەڵام ئەوەی مایەی خۆشحاڵی ئێمەیە، خۆشحاڵی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئێمە لە ڕابردوو خۆتان ئاگادارن لەسەر مەسەلەی یاسای هەڵبژاردن، لەسەر مەسەلەی دابشکردنی کوردستان بەسەر بازنەکان، لەسەر مەسەلەی کۆتا، لەسەر مەسەلەی بایۆمەتری، لەسەر مەسەلەی کۆمسیۆنی هەڵبژاردننی عێراق، لەسەر سجلی تۆماری دەنگدەران، لەسەر هەموو ئەو بابەتانە ئێمە کاتی خۆی طبعاً دەمانزانی و ئێمەش و هەندێک لایەنی تریش گرفتی زۆر گەورە هەبوو. بەڵام ئەوەی کە سەرکەوتنی گەورەیە بۆ خەڵکی کوردستان بۆ دەنگدەرانی ئەم جارەی هەڵبژاردننی کوردستان ئەمە کۆمەڵێک خاڵی لاوازی هەڵبژاردنەکانی ڕابردوو کە لە ڕوو کاریگەری زۆر خراپی هەبوو بەسەر دەنگدەر بەسەر هەرێمی کوردستان کە دەنجی نایاسایی یاخود کێشە و گیری و گرفتی زۆر گەورە لەسەر سجلی تۆماری دەنگدەران ئەوانە هەمووی کۆتایی پێهاتووە. ئێستا لە کوردستان نزیکەی لە کۆی 3,700,000 کەس کە لە ڕابردوو بە کارتیان هەبووە 2 ملیۆن و نزیکەی 700,000 دەنگ دەدات. ملیۆنێک بیتاقەی کورتمەدا کە لە ڕابردوو زۆر کێشەی گەورەی دروست کردو بۆ کوردستان ئەمانە ناتوانن دەنگ بدەن. ئەم کارتانە ئیتر ناتوانرێ بەکار بێنرێ. بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها کارکردن بەو یاسا تازەیە و بەدابشکردنی بازنەکان بەسەر 4 بازنە و هەڵەبجە و سلێمانی هەولێر و دهۆک و دەنگدان بە بایۆمەتری
ئەوە خۆی لە خۆیدا سەرکەوتنیشی زۆر گەورەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە ئەوەتان بۆ یەکێتی کریان بۆ خەڵک بوو بۆ کوردستان متمانە طبعا ئێمە لە ڕابردووش من چەندین لێ دیداری کە قسەم لەسەری کرد بێت هەمیشە گوتومە ئەو یاسایی کە لە ڕابردوو هەڵبژاردننی پێکراوە بەڕاستی هەڵبژاردنیە کە زۆر زیانی زۆری بە دەنگدەر گەیاندووە هەمیشە زیانی بە پارێزگاکان گەیاندووە هەمیشە مافی پارێزگایەک پێشێل کراوە کاندیدێک استحقاقی سلێمانی بووە بۆ پارێزگایەکە دەرچووە بەهۆی ئەوەی کوردستان هەرێمی کوردستان یەک باز نەبووە بەهۆی ئەوەی بیتاقەیەکی زۆری قەسیر ماوە کورد کە هەبووە ئەوانە بەڕاستی بەشێکی مردوو بوون بەشێکی لە دەرەوەی وڵاتن بەشێکی ناحەقیقین بەشێکی دووبارن ئەوانش ئەلم انتخاباتی ئەمجارە ئەمانە ناتوانن بەکاربێنرێ زیاتر لە ملیۆنێکە واتە ئەمە متمانەیەکی زۆر باش ئەدات بە هاوڵاتی بە دەنگدەر کە ئیتر ڕێگە خراپەکان ئەگیرێت ئیتر ناتواندرێت هەموو کەسێک کە بایۆمەتری دەنگ بدات کۆمەڵک ئەو ئەجیزانەی کە بەکاردێت بە تایبەتی جیهازی تەحقق کە کارتەکە ئەخوێنێتەوە و زانیاری دواتاکان و پەنجەمۆرەکانی ئەوە ڕێگریەکی زۆر باش دەکات لە سەختەکاری ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی تەنها ئەنجامدانی هەڵبژاردنەکان بەم یاسا و بەو ڕێکارە تونند و تۆڵی کە کراوە کە لە 23 لە ناوچە کوردستانیەکان ئەو ئەزمونە بە هەمان پێداویستی و ئەوانە هەڵبژاردنەکە ئەنجامدرا خۆشبەختانە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنا و لەسەر ئاستی هەموو هێزە کوردستانیەکان یەکەم بوو خۆتانزانن ئەم هەڵبژاردنەی ئیستاش دێتە پێشەوە ئێمە بە پێی هەموو ئەو پلان و بەرنامەی کە هەیە بە پشتیوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەواڵان و دۆست و کەسوکاری شەهید و پێشمەرگە و هەموو هێزەکانی ناوخۆ دڵنیاتان دەکەمەوە کە هەڵبژاردنێکی زۆر باش بەڕێوە دەچێت بێ کێشە و گیر و گرفت هیچ هێزێکی سیاسیش ناتوانێت سوود لە هیچ شتێک وەرگێت تەنها دەنگە حەقیقیەکەی خۆی نەبێت. کاک ڕزگار پێشتر باز لەوە کراکە ئێوە گلەی ئەوەتانە کرد هەڵبژاردن لە وادەی خۆی جێبەجێ نابێت دواخرا گلەی لەوە کراکە یەکێتیش هۆکار بۆ بۆی لە ماوەی ڕابردوودا هەڵبژاردن لە وادەی خۆی ئەنجام نەدرێت ئێوە بەڕاستی وەکو بیرهێنانەوەی کرد چەندە وەڵامتان هەبووە بەڵام ئێوە هۆکار بوون لە ماوەی ڕابردوو لە مۆرسومانەی تر کە دیاری کراوە هەڵبژاردن نەکرێ ئێمە هۆکار نەبووین ئێمە هۆکار بووین بۆ باشکردنی هەڵبژاردنەکە بۆ پاک و بێگەردی هەڵبژاردنەکە ئێمە بە تەنهاش نەبووین هەموو هێز و لایەنە سیاسیەکان بە تێکڕا ڕێکەوتوین لەسەر یاسایەک کە یاسایەک بێت لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ یاسایەک بێت کە هەموو ڕێگریەک بکات لەوەی کە مافی هیچ پارێزگایەک پێشێل نەکرێت دەنگی هیچ پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر نەڕوات ئێمە کە پرۆژە یاساکشمان ئامادە کرد بە بەشداری هەموو هێزولایەنە سیاسەکان بە بێلایەنەکان بە لایەنەکانی تر لە پەرلەمانی کوردستانە و ساکە لە ڕێگەی سەرۆکی فراکسیۆنەکەمانەوە تەقدیم کرا یاساکە هەموو لایەنەکان ئیمزایان لەسەر کردو ئێمە باسی ئەومان کردو بە بایۆمەتری دەنگ بدرێت لە بەرەوەی بایۆمەتری ڕێگە نادات خەڵکی تر کە ناقانونیە بتوانێت دەنگ بدات خەڵکێکی دەرەوەی کوردستان بتوانێت دەنگ بدات یاخود کارتەکەی بەکاربهێنرێت چکە بەشێکی زۆری مەسەلەن ڕەنگ بێ خەڵکێکە بیتاقەی کورتمەدایەکەی هەیە لە ژیان نەماوە کۆچی دوایی کردووە ئێ ناکری ئەوانە خەڵکی زیندوو لە جیاتی دەلێکی گەورە لەسەر یاساکە هەبوو ئەم سیستەمەی کە هەڵبژاردنیشی پێکراوە لە ڕابردوو لە ماوەی 30 ساڵی ڕابردوو ئەم سیستمی هەڵبژاردنە بۆ هەرێمێک 4 پارێزگا بێت نزیکەی 2,700,000 کەس دەنگدەری هەبێت ئەم یاسایە لە هەموو دنیا نظامی یەک بازنەیی کۆتایی پێ هاتووە لە هیچ وڵاتێکی دنیا ئێستا بۆ سیستەمە ئیش ناکرێت ئێمەش کە مناقەشە و یاخود هەمواری یاساکەمان ئامادە کردووە بۆ ئەوەمان بۆ بەڕاستی یاساکەی کوردستان یاسایەک بێت گونجاو بێت یاسایەک بێت خەڵک متمانەی هەبێت ئێمە لە ڕابردوو بەشێکی زۆر بە ڕێژەیەکی زۆر باش لە پارێزگاکان ئامادەی هەڵبژاردنەکان نەبوون متمانەیان نەبوو بە پرۆسەکە متمانەیان نەبوو بە شێوازی کارکردنی کۆمسیۆنەکان بەڵام ئێستا و هاتوویت
کۆمسیۆنەکە داتاکەی ئەلکترۆنیە، بایۆمەتریە، ئەژمارکردنی دەنگەکان و ئەوانە هەمووی ئەلکترۆنیە، جیهازی تەسریعی نەتایج بەکاردێت و دواتر ئەمجارە بڕگیەکی کەش زیاد کراوە کە ئەوە زۆر زۆر گرینگە بەنسبەت هەموو هێز و لایەنە سیاسەکان بەنسبەت هەموو خەڵکی کوردستانیشەوە لە ڕێکارەکانی کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراق دوای ئەوەی کە ئەنجامەکان دوای ئەوەی کە دەنگدان دەکرێت و سندوقەکان دادەخرێت دوای نێردنی لە ڕێگەی وەسەتی ناقلەوە بۆ سێرڤەرەکان لە بەغدا، چونکە تالی سنتەر و سێرڤەرەکان ژەوەش زۆر گرنگەوەش لە بەغدایە، ینی ئەوە لەوێیە و کۆمسیۆنێکە هەمووی قازی و خەڵکی شارەزا و بەتواناوانن ڕاستەوخۆ نەتایجەکان ئەڕواتەوێ، ڕاستەوخۆ هەموو محەتەکان وێزگەکانی دەنگدان دوای ناردنیان نەتایجەکان ڕاستەوخۆ لەو وێزگەش سندوقەکە دەکرێتەوە بەدەست دەژمێردرێتەوە، دوو جار دەژمێردێتەوە و جاری سێمیش بەڕێگای هەموو سندوقێکیش فلاشێکیش چۆن دەڵێ حاضر دەکرێت و ئەو نەتیجەش یعنی 3 جار مطابقە دەکرێت، جارێک ئەنێردرێت ئەلکترۆنیەن، جاری دووەم بەدەستی ئەژمێردرێتەوە و هەروە فلاشێکیش حاضر دەکرێت و هەر نەتایجەکانیش لەوێ دەنێرێتەوە لە کاتێکدا هەر خەلەلێک لە نێردنی نەتایجەکان هەبوو بە شێوەی ئاسمانیان ئەلکترۆنی دەستژمێرەکە دەبێتە ئەسڵ. واتە ئەوە شەڕی ئێوە بۆ ئەوە بوو، ئێمە شەڕی ئێمە بۆ ئەوە بوو کە متمانە بگەڕێتەوە بۆ خەڵک، یاساکە یاسایەکی گونجاو بێ، ڕێگری زۆر بکرێت لە ساختەکاری خەڵکی حەقیقی، ئەوەی کە هەڵگری بیتاقەی بایۆمەتریە دەنگ بدات و هەروەها سجلی تۆماری دەنگدەران. ئێمە لە کۆمسیۆنی کوردستان سجلی ئەلکترۆنیە بۆ سجلێکی وەرەقی بووە، سجلێکی زۆر ناتەواو و ناڕێک بووە، بەڵام ئەم سجلە هەموو ئەو خەڵکانی کە چوون کە دەڕێن بایۆمەتری هەموو دە پەنجەمۆرەکەت چۆن دەڕێم بەسمەی چاو، هەموو بەڵگە و دیکۆمنتەکانی خۆت مستەمسەکان هەمووی هەیە، واتە دەتوانم بڵێم بەم ڕێکارانی کۆمسیۆنی هەڵبژاردن کە ئەنجامی دات بە هەمان ئەو ڕێکارانی کە خۆی نزیکەی ساڵێک کەمترە، ینی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کراوە و خۆشبەختانە هیچ چێشە و گیر و گرفتیشی تیانە بوو. جگە لەوەش خۆتان زانن یەکێک لە دەستکەوتەکانی تری ئەم یاسایە و ئەم هەڵبژاردننی ئیسا کراوە کۆتاکەش دابش کراوە، ئێستا 5 کۆتایە، کۆتاکانیش کراوەتە 3 بازنە، 2 کۆتا بۆ مەسیحی و تورکمان لە سلێمانین، دوان لە هەولێرن، کۆتایەکی مەسیحیش لێ دووەکە. ئەمەش دەتوانم بڵێم سەرکەوتنیەکی ترە بۆ پێکهاتەکان و بە تایبەتیش بۆ مەسیحیەکان و تورکمانەکانی سلێمانی، ئەوانەی کە لە کفری و لە کەلار و ئەوانن کە ئیستا ئەوانیش هەمان دەتوانم بڵێم هەمان ئەو مافەیان پێدراوەکو چۆن خەڵکی سلێمانی نوێنەرەکانی خۆیان بە دەنجی خۆیان لە ناو سلێمانی هەڵ ئەبژێردرێن، بە هەمان شێوەش نوێنەری مەسیحی و تورکمانەکانی کفری و کەلار و ئەوانە مەسیحیەکانی سلێمانی و مەنتیقانە ئەوانش نوێنەرەکانی خۆیان دەنجیان پێدەن. ئەمەش دەستکەوتێکی تری گرنگە بۆ پێکهاتەکان، دەتوانم بڵێم ئەمجارە یاساکە و هەڵبژارنەکەش شەفافترە، باشترە، ڕێکخراوترە و ڕێگریش زۆر باش دەکات لە خراپەکاری. زۆر باش. کاکرزگار لە ئەنجامدانی هەڵبژارنەکە لە 6 بۆ 20دا چ گۆڕانکاریەک ڕوویداوە لە یاسای هەڵبژارنەکە، لە گۆڕانکاری لە یاسای هەڵبژارنەکە مەسەلە لایەنێکە بۆی کە ئەبێ ئەو گۆڕانکاریانە بکرێ ئەوە بکرێ ئەوە بکرێ، ئەین چی ڕوویداوە لەو کە مای باز بێت جگە لە پێکاتەکان؟ من پێم وایە هیچ گۆڕانکاریەک ڕووی نەداوە. کۆمسیۆن تقریباً لە 25 پێنجەوە نووسراوی ئاراستەی سەرۆکاتی بەڕێ سەرۆکاتی هەرێم کردو بۆ وادەکە دیاری بکە، نزیکەی مانگێک زیاترە و بەڕاستی ئەعلانکردنی وادەکەش زۆر تاخیر بوو، چونکە کۆمسیۆن کە نووسراوەکەی کردووە عادەتەن لە ڕابردوو کە وادەی هەڵبژاردن لەلایەن کۆمسیۆنەوە دیاری دەکرێت، لە هەموو هەڵبژاردنەکانی عێراق قەت نەگەیشتۆتە 5 ڕۆژ. ڕاستەوخۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە عێراق وادەکەی تەحدید کردووە و کۆمسیۆنی عێراق 5 تەحدید کردبوو، داوای کردبوو 5 ئێمە هەموو ئامادەکاریەکمان کردووە و 5 ئەتوانین هەڵبژاردن بکەین. من ئەوەی ئاگادارم کۆمسیۆن جگە لەوە هەموو ئەو گرێبەستانەی کردوویەتی لەگەڵ کۆمپانیاکان بۆ پێداویستەکانی هەڵبژاردن هەمووی تەواو کراوە، هەمووی ئیسا بەشێکی لە فڕۆکە چونکە کۆمپانیا هەند بەشێکیان لە سین ئیشی لەسەر دەکرێت،
کۆمپانیای میرۆ ئەوەی ئەزیزەکان ڕێک دەخا نوێنەرەکانی لێرە بووە هەموو ئامادەکاریەکانیان کردووە دواخستنی ئەو وادەیە پێم وایە هیچ مبەڕێکی نەبوو تەنها بۆ ئەوە بوو وەختێک وەرگن ئەو کاتێک وەرگن لە کاتێکدا ئەو کاتەی هەر لایەنێکی سیاسی بیرەوە بکاتەوە ئیسیفادە لەو وەختە دەکات یەکێتی نیشتیمانی کوردستان 100 جار لەوە زیاتر ئیسیفادە لەو کاتە دەکات کە ئێمە بە هیچ شێوەیەک زەرمەند نەبووین ئێمە پلان و بەرنامەی خۆمان زۆر بە باشی بەڕێوە ئامادە کردووە و ئەو کاتەشی کە ئێستا تقریبا مانگونی وێک لە دوای ئەو وادەیە تقریبا 45 ڕۆژ لەو وادەی کە کۆمسیۆن دیاری کردووە ئەوان ئەو وادەیان دیاری کردووە بە تاکید یەکێتی بە زۆر بە باشی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەگەڕێتەوە چونکە چۆن دەڵێ ئەو بەرنامە و پلانانەی کە ئامادەمان کردووە ئیتر دەتوانم بڕێم باشتر و ورتر و دووبارە تریش جارێکی تر دەست بە ئیشوکارەکان و ئامادەکاریەکانی کە زۆر باشە بەشێک لە چاودێرانی ئەعلامیان سیاسی کە لە دوانەکانی یەکێتیان بینی لە دوای کۆبنەوەکەی مەکتەب سیاسی دەڵێن هێشتا یەکێتی گومانی هەیە لەوەی بربەستێک دۆخێک بهێنرێتە پێشەوە هەڵبژاردن نەکرێت لایەنێک یان پارتی دموکراتی کوردستان بۆی لەو حراجێت دەرچێت چۆتە ناو پرۆسەکە بەڵام هێشتا یەکێتی گومانی هەیە کە دۆخێک دروست بێکە ببێتە بەربەست لە بەردەم هەڵبژاردنەکە ئێوە ئەو گومانەتان هەیە؟ ئێمە خۆتان نەزانن ئێمە چەندین وادەی کە دیاری کراوە 6 کۆمسیۆن دیاری کرد وابوو کێشە و گیر و گرفتی بۆ دروستکرا ئێستاش ئەو وادەیە دیاری کراوە بەڵام ئەوە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان نەتەوە یەکگرتوەکان هەموو ئەو وڵاتانی کە نوێنەرایەتیان هەیە لە کوردستان با شاهیدی ئەوە بن ئیتر بەڕاستی کاتی ئەوە نەماوە هیچ سیناریۆیەکە دروست بکرێت هیچ قسەیەکە لەسەر ئەو بابەتە بکرێت وادەکە دیاری کراوە ئومێد دەکەین داواش دەکەینەوە هەموو بەشێکی زۆری هێزولایەنە سیاسەکان و یەکێتیش لەگەڵ ئەو وادەین کە دیاری کراوە بەڵام هەڵبژاردنەکە بکرێت ئیتر هیچ مبەڕێک نەدۆزرێتەوە نەخێر لە ماوەی ئەم مانگەی کە ئیستاکە بە ئەم مانگونیوەشی کە دواخراوە چکە بەڕاستی سەرۆکایەتی هەرێم زۆر وادەکەی دواخستی ئەعلانکردنەکەی چونکە کۆمسیۆنی هەڵبژاردننی عێراق و ئەم لایەنی جێبەجێکارە بۆ هەڵبژاردنەکە ئەم دەڵێ 5 ئامادەم یخۆ لە ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستانیان چۆن دەڵێ ڕەخنەباران کرده بوو کە گوایە ئێمە وەختەکە دوا دەخێن ئێکاکە 5 کۆمسیۆنی عێراق و توێتی ئەنجامی بدە ئێمە داوامانیش کردووە ئێستا هاتووی 45 ڕۆژی کە دوات خستووە ئێمە دەڵێن ومێدەوارین ئەم هەڵبژاردنە لەو وادەی ئیستا دیاری کراوە ئیتر هیچ کێشە و گیر و گرفتیکەی بۆ دروست نەکرێت باچیتر هەرێمی کوردستان مەسەلەی متمانەی نێودەوڵەتی ئێمە لە بەردەمی کێشە و گیر و گرفتی موچەی خەڵکە کێشەی میزانی کوردستانە ئەوانە هەمووی دێتە پێشەوە با ئێمە حکوومەتێکی متمانە پێکراومان هەبێت با پەرلەمانەکەی خۆمان هەبێت با چیتر زیان بەو قوارەی بە هەرێمی کوردستان نەگەیەندرێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندەی کە داوای ئەنجامدانی هەڵبژاردننی کردووە بۆ ئەوەی بووە لەوە زیاتر کوردستان نەکەوێتە بۆشاییەکی یاسایی و قانونی دۆست و دژمنەکانمان پێمان بڵێن ئێوە ناتوانن هەڵبژاردن بکەن ئێوە ناتوانن پرۆسی دیموکراسی لە کوردستان بەڕێوە ببن بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم هەڵبژاردنەوە بۆ ئەو وادەی کە هەیە بەبێ کێشە و گیر و گرفت دەڵێن ئامادەی باشە کاک ڕزگار ئێوە بە عراقچیتی و بە دژایەتی قواری هەرێمی کوردستان تۆمەتبارەکردن ئێستا واتان لاتۆتون باوەشتان بە قواری هەرێمی کوردستاندا کردووە یعنی ئەمە لە چیەوە ئەوە هات یان ئەوەی پێتانەوترا تۆمەت بوو بەتەکید تۆمەت بوو خۆ ئێمە مەسەلەی قوارەی ئێمە لە ڕابردوو چوینە لەسەر یاسای هەڵبژاردنەکان لەسەر کێشەی کە مەشاکل لە یاسای هەڵبژاردنەکە بووە کێشە هەبووە لە سزلی تۆماری دەنگدەران بایۆمەتری نەبووە کۆمەڵێکشت لەسەر مەسەلەی کۆتا چوینە لە محکەمەی ئیتیحادی چوونە سکاڵامان کردو حەقی خۆمانە لەبەرەوەی پەرلەمانی کوردستان چۆن دەڵێ کۆتایی پێهاتەوە نەتواندراوە لەوێ یاساکە چارەسەر بکرێ و کێشە و گیر و گرفتانەی کە دەبووە مەترسی گەورە لەسەر خەڵکی کوردستان و یاساکە باش نەدەبوو چوین لێ داوامان تۆمار کرد لەوێ بە هەمان شێوە ئێمە تۆمەتبار کران بەوەی ئێمە چوینەتە محکەمەیەکی شۆڤێنی وایوە دواتر خۆ ئەوانش ڕۆشن لە محکەمێ سکاڵایان تۆمار کرد خۆ ئەوانیش وادەکەیان دواخست لەو دادگایکە هەیە یعنی من ئەوە نەزانم ئەوان هەموو جارێ لە قسێکیان هەیە دەڵێن ئێمە
سەردانانوێنین و واناکەین بەڵام ئەوان چوونە عین دادگا چوونە عینەن شوێن سکاڵایان لەسەر ئێمە کردووە بۆیە ئێمە مەترسیمان لەسەر قەوارەکە هەیە ئێمە پێمان وایە کە تۆ گەورەترین شوێن کە پەرلەمانی کوردستانە شوێنی یاسادانانە ئەو مؤسسەیە حکوومەتی کوردستان دیاری دەکات کە ئەو مؤسسەیە نەمێنێ هیچ وڵاتێکی دنیا وەکو پێویست هەڵسوکەوت لەگەڵ ناکە لەبەر ئەوەی تو پرۆسی دیموکراسی پەک خستووە حکوومەتی عێراق ئیستا دێت ئەوێ لەگەڵمان لەسەر مەسەلەی موازنە لەسەر پەیوەندیەکانی هەرێم و عێراق لەگەڵ حکوومەتێکی هەڵبژێردرا و تەعامل دەکات بەیانی ئەگەر لە وادەکەی خۆی کە کۆتایی پێهات ئیتر حتا لەسەر مەسەلەی موچەی خەڵک و موازنە و کۆمەڵێک دەخواست و داخوازی و کێشە و گیر و گرفتی ئەوەی کە پێویست دەکات لەگەڵ ئێمە تەعاملکەن بەیانی لەگەڵمانی ناکات دەڵێ ئێوە پەرلەمانتان نییە هەڵبژاردن ناتانەوێ بیکەن واتە تۆ بەرگە یاساییەکە لە حکوومەتەکەت و لە پەرلەمانەکەت لێکراوەتەوە بۆیە ئێمە بەڕاستی زۆر کە ئەمڕۆ لەسەر وادەکە لەسەر ئامادەکاریەکانمان لەسەر سووربوونمان لەسەر هەڵبژاردن زیاتر مەسەلەکە هەرێمی کوردستان و قەوارەکە بووە مەسەلەکە چۆن دەڕێ پرۆسە بەردەوامبوونی پرۆسە دیموکراسیەکە ئەو مؤسسە یاسایی کە هەبووە ئیستانەماوە نوێنەرەکانی خۆمان کانی هەڵبژێرین بۆتە حکوومەتیش ناتوانێت ئەگەر پەرلەمانێکی کارات نەبێ ناتوانێت هەموو ئیش و کارەکانی بکات چووکە ئەویش ماوەگەی بەسەر چووە ناتوانێت هەموو دەسەڵاتێکی نییە. بەڵێ کاک ڕزگار ئەمڕۆ کە سەرۆکاتیێرە وادەکەی دیاری کرد لە سوشیال میدیا هەندێک لە خەڵک باسییان لەو کرد کە گۆڵێک لێشتی کراوە لەبەرەوەی کە هەم بانگەشەکە دەکەوێتە ناو 16 ئۆکتۆبرەوە ئەوە بە ڕقم یەک ڕقم دووش مەسەلەن پارتی خۆی تێپەڕان لە مەسلەی سیوێکی ئابوو ئەوانە ئەم تەکتیکە حزبیە دەست بادانە بۆ یەکێتی تەسیری هەیە دان ڕاستە؟ من پێم وانە ئەم بابەتانە ئەگەر بە هەر بیرکردنەوەیەکە بوو بێت لەسەر بابەتە نەکرد کاریگەری نیە بەعکسەوە بەڵکو ئەو بابەتە زۆر بە ئیجابی دەگەڕێتەوە لەبەرەوەی ئێمە لە کەرکووک هەڵبژاردنمان کرد لە 2023 هەڵبژاردنمان کرد و خەڵکی کەرکووکش وەڵامی هەموو لایەنەکانی دایە و بەدەنگ دوو یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەکو چۆن یەکێتی خۆی بە بەشێکی دانەڕا و زانیوە هەم لە کەرکووک و ئێمە لە هەموو ئەو شوێنانەی کە هەیە هێزەکانی ئێمە بەرگری و مقاومەیان کردووە لە شنگال ئێمە ڕامان نەکردو لە کەرکووک ڕامان نەکردو لەگە خەڵکەکانی خۆمان بووی و لە خانەقینیش و لە خورماتوش و لە ڕابردوش شەڕی چۆن دەڕێ مقاومەت و بەرگریکردن لە کەرکووک بە بەرچاوی هەموو خەڵکی کوردستان شەید پیاوە گەورەکان و شەید قارەمانەکانی ئێمە شەید شێرکۆ و شەید حوسێن مەنسوور و هەموو ئەو شەهیدانی کە فەرماندەکان مامون لەسەر کەرکووک شەهید بوو بەرگری یەکێتی بەرگری لەو شوێنانە کردووە ئەو بابەتانە پێم وابێ هیچ بۆ ئێوە تافێن یعنی لە کۆمەڵی مەکتەب سیاسیشەوە نەبوو بێت بە هیچ شێوەیەک ئێمە باسمان لەو بابەتە نەکردووە لەبەرەوەی ئێمە مەبەسمان بیستی مانگ ئەبرامزیان شکاندۆ پارتی لەت پردێ و ستۆپیان بە حکوومەتی عراقی کردووە من پێم وانییە ماسەلەن ستۆپ کرابێت و نازانم چی کرابێت خۆ ئەگەر ئەوان مقاومەیان بکردایە لە ناو کەرکووک مقاومەیان دەکرد ئەمان بەعکسەوە ئەمان کەرکووکیان بەجێهێشتە و بەرەو هەولێر ڕۆیشتونە ینی کەرکووکیان بەجێهێشتووە ئەگەر نەهاتوون چۆن دەرە داستانیان دەوێت تۆمار کرد بێت زۆر باشە کەواتە ئەو شتانە تافیئن بۆ ئێوە بە هیچ شێوەیەک هیچ کاریگەریەکی نییە ئەو بابەتانە بەڵام کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراقیش خۆ بە ئەوان ڕێکار و ئیجراعاتی خۆیان هەیە ئەوان مەسەلەن جەدوەلی زەمەنی ئەوانە دیاری دەکەن ئەوان هەموو با بڵێن جەدوەلی زەمانەکە شەشتا دیاری نەکراوە بزان بە طریقەیەک ئەوان چی دەکرێت لەو ڕۆژۆ چی ناکرێت ئەوان دیاری دەکەن ئێمە ناتوانین جارێ لەسەر ئەو بابەتە قسە بکەین زۆر باشە کاک ڕزگار یەکێتی بەچە ئامادەکاریەک لە خۆی ڕادەبینی خۆتە زانی کۆمەڵە قەیرا لە هەرێمی کوردستان هەیە لە موچەوە لە خەدەماتەوە لە هەموو ئەو شتانێک هەیە لە دڵشکانی خەڵکەوە مەسەلەن ئەمڕۆ ڕاستە لایەنگرانی یەکێتی گەرم و گوڕن بە جدی هاتوونەتە پێشەوە بەڵام هێشتا خەڵکە گشتیەکە نیگەرانە ئەو چۆن ئێوە زەمانەتێکە دەنە خەڵکە ئەو سیناریوانەی ڕابردوو ئەو
بێسەروبەریانی ڕابردوو دووبارە نەبێت یانی یەکێتی لەسەر چ بنەمایەک خۆی ئامادە کردو ئەو ئیتمینانەی هەیە ئێمە باسم کرد ئێمە جارێ لە کێشە و گیر و گرفتەکان لەسەر چۆنیەتی ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردن بوو ئەوانە هەمووی چارەسەر کراوە ئەمە یەک دوو ئەو لە بەرژەوەندی خەڵک بووە طبعاەوە لە بەرژەوەندی خەڵکەت و ئێستا خەڵک لە ڕابردوو خەڵک نەدەڕۆژ بۆ دەنگدان نەوت متمانەم نییە لە بەرەوەی ڕنگ بێ خەڵکێکە بڕۆ لە زیادی من دەنگ بدات ئێستا نا ئێستا خۆی دەبێ بە دەنگ بدات و خۆشی پەنجەمۆری خۆی بکات ئەوە لایەنێکی لایانی دووەم ئێمە لەسەر مەسەلەی بودجێ هەرێمی کوردستان و لەسەر موچەی خەڵکی کوردستان ئەمە بۆ مێژوو لە کاتی نووسینەوە یاخود دەنگدان لە پەرلەمانی عێراق لەسەر میزانی کوردستان تەنانەت کە مەحکەمەی ئیتیحادیش بڕیاریدا کە ڕاستەوخۆ یعنی کە موچەی کوردستان لە ڕێگەی بابرێن ڕاستەوخۆ لە عێراقەوە بێت ئیستینادی کردە سەر دوو خاڵی موازنەکە کە ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەم دوو خاڵی خستە ناو موازنەکەی عێراق یعنی ئیستا هەر هێزێکی هەر لایەنێکی سیاسی لە کوردستان هەر هێزێکی کە ناتوانێت نکۆڵی لەوە بکات ئێمە کاتی خۆی لە سەردانی وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە خۆم لەگەڵ وەفدەکە بوو ئەم دوو خاڵێک کە کرا ناو موازنەکە یەکێکیان ئەوە بوو کە هەمی ئەو میزانی کە خرایە ناو یاسای موازنەکە ئەم بودجەی کە بۆ کوردستان دێت دەبێ ئەولەویەتی بۆ موچە بێت یعنی لە پێش هەموو شتێک دەستکاری هیچ بکرێت موچەی خەڵکی پێ بدرێت ئەمە یەک دوو کاتی خۆشی ئەلەوە شەر تۆزێک لەوە شەر تاوانبار کراین کە ئەمە دەیانەوێت هەرێمی کوردستان کۆتایی پێبێن و ئەوانە خاڵی دووەمیشەوە بوو دەڵێن ئەگەر میزانی ئەوەی تەنمیەی ئەقالیم ئەوەی بۆ ئاوادانکردنەوە دێت ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە یەکسانی دابەشی نەکرد بەسەر پارێزگاکان ئەوە بۆ دابەش نەکرا هەر پارێزگایەک بۆی هەیە ڕاستەوخۆ ئەم میزانیە وەربگرێت ئەو کاتە ئێمە تاوانبار کراین بە ئەوە خراپە و هەرێمی کوردستان دابەش دەگەین بەڵام لە کۆتاییدا خۆشبەختانە ئەم دوو خاڵە وای کرد کە سکاڵایان تۆمار کرد لەسەر موچە و میزانی کوردستان محکەمەی اتحادی چۆن دەڵێ ئیستینادی کردە سەر ئەم دوو خاڵە و ڕاستەوخۆ ئێستا موچەکانمان بۆ دەنێری و پێم وایە ئیتر ئەگەر هەندێک کێشە و گیر و گرفت هەیە لە لیستەکان بە تەواوی نانێردرێت و کێشە و گیر و گرفتی بۆ دروست دەکرێت و ئەوانە ئەگەرنا ئیتر موچەخۆری کوردستان بە هەموو چین و توێژەکانەوە ئیتر کێشەکە کۆتایی هات و ئەمەش سەروەریەکەی دەگەڕێتەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق زۆر باشە بەس کاکرزگار قسەیەکی تر هەبوو کە من بەڕاستی من دەبێت ینی قسەی جەنابەت وەرگرم بۆ هەوادار و لانگرانی یەکێتی بازەوە دەکەن هەر قسەی پارتی بێ ئەوە جێبەجێ دەبێ ئەوە ڕاست بوو پێم وایە دوو ساڵی شەر قسەی ئەو بۆ جێبەجێ نەکراوە ئەمان لەگەڵ یاسا کۆنەکە بوون ئێمە لە سیاسە تازەکە بووین ئەمان لەگەڵ ئەوە بوون یانزە کۆتا بێ ئێستا کۆتاکەن هەر یانزەکە نەماوە ئەمان لەگەڵ ئەوە بوون کە کۆمسیۆنی کوردستان خۆتانزان ناو پەرلەمانی کوردستان کێشەشی تا دروست بوو کۆمسیۆنی کوردستان کارا دەکەینەوە ئەوێ هەڵبژارنەکان ئەوان بیکەن ئەوەش ئەوان نەیان کردووە یعنی من پێم وانیە یعنی لەسەر وا دەکەی ڕەنگەین بێت ئێمە وادە زین چۆنە وادەی هەڵبژاردن خۆی بەڕاستی ئەوایە سەرۆکی هەرێم ئەو وادەی کە کۆمسیۆن بۆی ناردووە دیاری بکات چونکە سەرۆکی هەرێم سەرۆکی بە تەنها سەرۆکی حزبێکی دیاریکراو نیە چونکە سەرۆکی هەرێم پارێزەری قەوارەی هەرێمە دەبێت پارێزەری یەکڕیزی و تەبایی هەموو هێزوو لایەنە سیاسیەکان بێت نابێت تەنها پشتیوانی لەلایەنێک بکات ئێمە لەگەڵ ئەوەی ئەو وادەیشی کە دیاری کراوە ئەمە عورفە هەم لە عێراقی ژوایە هەم لە کوردستانی ژوا بێت ئەم وادەیە کە ئێستا دیاری کردووە کە کۆمسیۆن پێی گوتە پێنجینەوە نەتەوە یەکگرتوەکان داوایان کردووە ئەگەر لە 5 نۆژ نەبێت تا 25 نۆژ بێت تەبیعیە بەس با دوانەخرێ ئێمەش گوتومانە با دوانەخرێ بەڵام کەوادەکە مانگونیوێک دواخراوە ئەمە مەسەلەن بابەتێکە باش نەبووە بەڵام ئەوەی کە دەڵێن ئێمە ڕاوێشتان پێ نەکراوە بە هیچ شێوەیەک نەڕاوێش بە یەکێتی نیشتیمانی کوردستان هەندێک گوت لە دواخستنەکەشیەکی و پارتی ڕێکەوتون بەڵام ئێمە نە لە دواخستنی نە لە تهدیدکردنی ئەو مەوعیدەیە
و هەروەها ڕەنگ بێ لایەنەکانی کەش ئەگەر بەشێکیان قسەیان لەگەڵ بکەن و ئەوانە پێم وابێ من لەگە هەندێک لایەنی کەش تەلەفۆنیان کردوتیان ئێمەش بە هیچ شێوەیەک ئاگاداری تهدیدی ئەو وادەیەنین لە کاتێکدا لە عێراق کەوادەی انتخاباتێک دیاری دەکرێت هەموو هێزوریانە سیاسەکان کۆ دەکرێتەوە لە چواردەوری مێزێک هەمویان وادەیەک تهدید دەکەن و ئیتر ئەو ساکە سەرۆکی هەرێم بۆ پێی کە سەرۆکی ئەم هەرێمەیە ئەم وادەی کە هەموو لایەک لە سەر ڕێک دەکەون دیاری دەکرێت ئەمەشیان بووە چۆن دەڕێ دیاردێ شتێکی تازە. زۆر باشە دیزاینێک هەبوو پێشتر باسەکرات دەی شش دیزاین بۆیەتی کراوە لەەن ئێرانەوە و ئێمە قبول ناکەین و دیزاینە چی لێ هات؟ پێم وابێ ئەمە تەنها بۆ ئەوە بوو هەڵبژارنەکان نەکرێت یەک دووش من بە بۆچوونی من چونکە ئێمە ڕەنگ بێ وەکو من خۆم وەکو مەکتەبی هەڵبژاردن ڕەنگ بێ هەندێک چۆن دەڵێ بەرچاوڕوونیم هەیە ڕەنگ بێ پارتی دیموکراتی کوردستان بارودۆخی بۆ هەڵبژاردنە باش نەبێت لە پێشوەختە شتێکی ئامادە کرده بوو بۆ ئەوەی برە کاکە ئەگەر دۆڕاشمەوە سینناریۆ هەبووە ینی ئەمە دەتوانم بڵێم ئامادەکاریەک بوو بۆ ئەوەی برە ئەگە کورسیش کەم بێنم کاکە سینناریۆ هەبووە ئیتر پێم وایە ئەگەرنا ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان لە چەند ڕۆژی دوێنێ ئەوانە لە شوێن قسەم کردووە ئێمە داواکارین چاودێری نێودوڵەتی زۆرترینیان بێتە سنوورەکانی ئێمە بۆ بێمرەتیان بێتە سلێمانی بێتە هەڵەبجە بێتە ڕاپەڕین بەڵام بە هەمان شێوە چاودێری چڕی چاڕێکخراوەکانی کۆمەڵی مێدەنی و نێودوڵەتی لە هەولێر و دوهۆک و شوێنەکانی دەور و پشتی هەولێر ئەوانەی هەندێک شوێن لە هەموو هەڵبژارنەکانی ڕابردوو ڕێگریان کردووە کە چاودێری بکرێت ئەم جارایمە چاودێری هەڵبژارنەکان لە هەموو شوێنەکانی کوردستان دەبێت لە هەموو وێزگەکانیش دەبێت. باشە بزوتنەوەی گۆڕان داوای کردووە کە کۆمیسیۆن وادەیەک دیاری بکە بۆ ئەوەی کە پێداچوونەوەی بکە بۆی کە مەجای هاوپەیمانێتی و خۆتۆمارکردن و خۆ بدێتکردنەوە هەبێ پێت وایە هاوپەیمانێتی نوێ ڕووبدات 27 مانگ دواوادەیە سبەینێ دواوادەیە بۆ هاوپەیمانێتی و ئامادەکاری ئەو حزبانی کە بەشداری دەکەن پێت وانێ دووبارەکرێتەوە تەمدید کرێتەوە پێم وانێ تەمدید بکرێتەوە ئیتر وادەی ئەوە دێتە پێشەوە هەموو ئەو پێکهاتەکان و پارتی دیموکراتی کوردستانیش تا ئێستا لیستی کاندیدەکانی تەقدیم نەکردووە دەبێت لیستی کاندیدەکان تەقدیم بکرێت و ئەو لایەنانەی کە بەشداریشیان کردووە بەهۆی ئەوەی 5 کورسی 2 کورسی لە سلێمانی 2 لە هەولێر 1 لە دووە کە بۆ کۆتا تەقدیمیان کردووە چونکە بەشێک لە هێزە سیاسەکان بە تایبەتی ئێمە هەموو بەقەت هەموو با بڵین ژمارەی کاندیدەکانی سلێمانی 38 کەس و 2 بەرامبەرشماندا نابوو یعنی 76 کەس دەبێت ئێمە لەگەڵ ئەم تەقدیمکردنی ئەوان ئێمەش دەبێت لە لیستەکەی خۆمان 4 کەس بێنی نەخوارەوە چونکە 2 کەس دەبێتە کاندیدی کۆتا چونکە 5 کۆتایەکەی هاتوتە دەرەوە لە کۆی سەتەکە هاتو دەرەوە کە ئەمەش دەستکەوتێکی تری گەورەیە بۆ پێکاتەکان و بۆ هێزەکانی تریش واتە کۆتاکانیش لە ناو 100 کورسێکەیە زۆر ئامادەکاری خۆتان کردو پێداچنەوەکەن بە لیستیکان دەکەن بەجەزریان ئەزان چۆنە ئێمە بۆکو لایەنە سیاسەکانی کە وەک ئەوە ئێمە جارێکی کە بتوانین لیستیکاندی تەقدیمکەینەوە ئێمە جارێ ئەبێ چۆن دەڵێ ئەو ژمارەی کە پێشکەشمان کردو دەبێت 4 لێ بین نەدەرەوە یعنی دەبێت ببێت بە 72 ئیتر بۆشمان هەیە ئاڵوگۆڕ بکەین ناو هینکەین ئەوە چونکە وەک ئەوە تۆ لە تازە هین بکەیەوە چونکە ئەم مافەی بۆ ئەوان هەیە بۆ تووشێ بە پێوەی جەنابەت پیاوێکی وردەکاری لە مۆزوعی هەڵبژاردن هەرچەندەوە سەڕی حزبیە بەڵام پێت وایە چێتی ڕقەمێکی باڵا دەبێت لە هەڵبژاردننی داهاتوو پەرلەمانی کوردستاندا ئەمەیان با بمێنێتەوە وەکو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان چۆن لە کەرکووک چۆن ئیعلانمان کرد ئینشاءالله هەر لە کورساتیش لەو پێش ئەو کاتیش کەرکووکیش پرسیاری ئەوم لێ کردی لە دیمانەیە بوو وتدەوە با بمێنێ بۆ دەنگدەران با بمێنێ بۆ دەنگدەران و بۆ ڕۆژی ئەلانی بەڵام گەشتبینی زۆر گەشتبین بە سەرۆک و مەکتەبی سیاسیشەوە سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان و تێگڕای هەواڵەکانمان لە هەموو ئۆرگانەکانمان بەڕاستی بە گیانێکی زۆر چۆن دەڵێ حزبیانە و زۆر دڵسۆزانە و کەسوکاری شەهید پێشمەرگە زیندانی سیاسی هەموو هەواڵەکانمان بەڕاستی ئێمە لە سەرکەوتنەوە دەڕۆینەوە ناو هەڵبژاردن ئێمە ئەو حماسەتەی دەی شەژماوە مەسەلەن کە لە کەرکووکەوە ئینەرجیەکەی وەرگرت بوو هێز و بە دڵنیاییەوە ئێمە لە سەرکەوتنەوە بۆ سەرکەوتنی تر بڕۆینە پێشەوە
و یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ماوەی ئەم ماوەی ڕابردوو هەم سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم هەڤاڵەکانمان خۆتان زانن زۆر ڕاستگۆیانە زۆر بە شەفافی زۆر چۆن دەڵێم دڵسەوزانە بۆ هەرێمەکەی خۆمان داکۆچیکاری سەرسەختی مافی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوون باسمان لەوە کرد شەڕ لە بەغدا شەڕی موچە و موازەنە و هەموو ئەو بابەتانەمان کردووە و تەنانەت لەسەر یاسا و هەڵبژارنەکانیش ئامانجی سەرەکیمان میلەتەکەمان خەڵکەکەمان بووە هەمیشە بەرژەوەندی گشتی بەرژەوەندی خەڵکەکەمان خستومانەتە پێش بەرژەوەندی هیچ هێزێکی لایەنی سیاسی بەم نافسی یامەت مەترسیتان هەیە لێی ئێمە هیچ هێز و لایەنێکی سیاسی نە بە مەترسی دەزانین پێش نە بە کێشەی گەورەی زانین ئێمە خۆمان پلان و بەرنامەی خۆمان هەیە بە پشتیوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان هێزی پێشمەرگەی کوردستان هێزی ناوخۆ لە ئاسایش و پۆلیس و هاتوچۆ هەموو ئەو هێزانێکی هەیە دەڕۆینە ناو ئەو هەڵبژاردنەی کە دەمێکە چاوەڕێی دەکەین و دەمێکیشە چۆن دەڵێ داوا دەکەین کە هەڵبژاردنەکە لەوادەی خۆی بکرێت دڵنیان لە سەرکەوتنێکی گەورە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. کاک سعدی و تەبێژیەکێتی دەڵێ داوا لەلایەنە سیاسەکان دەکەین زمانی زبر بەکارنێت لە بانگەشی هەڵبژاردندا داوا ناکەن مەسەلەن اتفاقی بکرێت لە پێناو ماندوونەکردنی مەزاجی خەڵکی کوردستان مەسەلەن بانگەشەکە تون نەبێت لانی کەم زمینی ئەوەی تا بمێنێتەوە دوای هەڵبژاردن بتواندرێ مێزێک هێز و لایەنە سیاسە براوەکان کۆکاتەوە خۆی لە هەموو هەڵبژارنێک لە عێراقیش وایە لە کوردستانیش ئەکرێ سەرۆکی هەرێم هەموو هێز و لایەنە سیاسەکان کۆکاتەوە لە عێراق لە هەموو هەڵبژارنێک سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەموو لایەنەکان بانگ دەکات و سەرۆکی کۆمسیۆنیش لێ کۆمسیۆنیش دەتوانێت مبادرێ بکات بەڵام دەبێت سەرۆکی هەرێم بیکات وەسیقەیەکی شەرەف ئیمزا بکرێت لە نێوان هەموو هێز و لایەنە سیاسەکان بۆ ئەوەی هەڵبژارنێکی نەرم و دیموکراسی و هادی دروست بکرێت بۆ ئەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەشداریەکی باشی هەڵبژارنەکان بکەن. کاک ڕزگار قسەیەکی چەندەوانە گریمانن بەڵام ئەو قسەی چاودێرانی سیاسیە مەسەلەن باز لەوە دەکەن ئەگەر هەڵبژاردن بشکرێ سیناریۆیەک هەیە هێز و لایەنە سیاسەکان ناگەنە ڕێکەوتن لەسەر پێکێنانی حکوومەت چکە یەکێتی ئەم جارە سەقفی داواکاریەکانی بەرزە و ئاڵوگۆڕی دەوێت پێ بکات تا دەگات هەڵبژاردنی پەرلەمانی عێراق پێشبینی شتێکی وەها دەکرێت وەڵام من پێم باشە پەلە نەکەین جارێ لەو بابەتە ئێمە با بڕۆینە هەڵبژاردنەکان لانی کەم بڵین ئێوە بە چ میکانیزمێکەتانی حکوومەتی داهاتوو هەبێت ئێمە حکوومەتی داهاتوو دوای هەڵبژاردنەکان ئێمە خۆمان تەبعاً پێم وایە لایەنە سیاسەکانیش ئێستا ڕوئیای یەکێتی ئەبین ڕوئیای یەکێتی دەبن بە چ نەفەسێک ئێمە یاخود بە چ ڕێگایەک دەتوانین حکوومەت دروستکەین یانە چ جۆرە حکوومەتێک بەڵام بە دڵنیاییەوە ئێمە لە حکوومەتی ئایندا کە ئەوەی کە بابڕین تەشکیل دەکرێت ئێمە زیاتر لە خەڵکی کوردستان بە دوای ئەو وین کە حکوومەتێک بێت زۆرترین بەرنامە و ئەرکەکانی بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت لە مەودوع ئێمە مجاملەی هیچ حزبێکی سیاسی ناکەین لەسەر حسابی خەڵکی کوردستان بەڵێ ئێمە مجاملەی هیچ حزبێکی سیاسی ناکەین تاکە دەتوانم بڕێم تاکە ڕوئیای ئێمە ئەوەیە خزمەتکردنی خەڵکی کوردستان خەڵکی کوردستان عەزیەتیان دینیوە خەمیان کێشەیان هەبووە گەنج و لاوی کوردستان ئێمە ژمارەیەکی یەجگار زۆر لە خوێندەوار و دەرچووەکانی کۆلیژەکان بەشێکی زۆری خوێندنی باڵا ماستەر و دکتۆرادا نەتواندراوەدا بمەزرێنرێ بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان کارکردنە لەسەر ژیانی خەڵک لەسەر گەنجەکان نەک بڕۆین ئێمە بەڕاستی هێزی ئەسکەری لەم لاو بۆ ئەم و بۆ ئەو دروست بکەین و ئەوانە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی لە دامەزراندنی حکوومەتی ئایندا زۆر دەقیق و وەردەبێت. باشە کاک ڕزگار ینی ئەگەرەوە بڵێم سەرۆک بافڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی قەوارەکە دەبێت بۆ بانگەشی هەڵبژاردن خۆی کاک بافڵ خۆی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئۆتۆماتیکی ئەم سەرۆکی هەموو حملەی هەڵبژاردننی هەموو کوردستان دەبێت هەر چوار پارێزگاکە و هەموو شارەچووەکان بۆ دڵنیاییەوە بەشداری کارای دەبێت لەم هەڵمەتی بانگەشەیە.
دەکرێت بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان مژدەی پێدەبێت ئەگەر متمانێکی تەواوەتی خەڵکی کوردستان بەدەست بێنێ بۆ داهاتوو کە فۆرمێکی نوێ لە حکومڕانی فۆرمێکی نوێ لە خزمەت گوزاری پێشکەش بکات. یەکێتی نیشتیمانی کوردستان نەک مژدەی پێدەبێت. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزەیە ئەتوانێت گۆڕانکاری بکات، ئەو هێزەیە ئەتوانێت ڕێگری بکات، ڕێگری بکات لە ئەوەی چیتر بۆ کێشە و گیر و گرفت بۆ سلێمانی و بۆ شارەکانی تر دروست نەکرێت. گۆڕانکاری گەورە بە هێزی گەورە دەکرێت. باش شتێک مابێ من پرسیارم نەکرد بێت جەنابەت بتەوێت بێڵێ لە کۆتاییدا. بڵێ لە کۆتاییدا من سوپاسی ئێوەش و پیرۆزباییش لە خەڵکی کوردستان دەکەم. وادەی هەڵبژاردن دیاری کرا. ئێمە دەمێکە داواکاریمان ئەو بۆ کە هەڵبژاردن لە وادەی خۆی بکرێت چەندین جار دواخرا. ئیستا وادەکە دیاری کرا ئیتر هیوادارم هەواڵەکانی خۆمان ڕێخستنەکانی خۆمان کە سوکاری شەهیدان و پێشمەرگە ئامادەکاری خۆیان دەکەن بەپی ئەو بەرنامە و پلانی کە دامان ناوە لە هەموو وەرگانەکان دەڕۆین بەرەو سەرکەوتنیەکی تری یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن لە کەرکووک و نەینەوا و دیالە و دووس خوڕمات و سەرکەوتنمان بەدەستێنا ئەمجارە سەرکەوتن لە هەولێر و لە هەڵەبجە و لە دهۆک و لە سلێمانیش سەرکەوتنێکی چاوەڕوان نەکراو دەبێت. پشتیوان بەخۆی زۆر سپاس بۆ بەڕێز ڕزگار حاجی حەمەندای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە پشتراوی ڕزگار هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ زۆر سپاس. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لاکتانەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.